کە ئەرکی سەرۆکایەتی پەرلەمانمان پێسپێررا یەکێک لەو خاڵانەی بەلامانەوە زۆر گرنگ بوو ئەنجامی بدەین و هەمیشە وەک ئەرکێک ئەژمارمان کردبوو دامەزراندنی بنکەی یاسادانانی هەرێمی کوردستان بوو کە لەوێدا سەرجەم تەشریعاتەکانی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە و بە دیکۆمنت بکرێت و بخرێتە بەردەستی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتیش پەرلەمانتاران و توێژەران و پسپۆڕان و ڕاگەیاندنەکان و تەواوی هاوڵاتیان کە ئەمە دەمێتە سیمایەکی شارستانی بۆ هەرێمەکەمان لە دەرەوە و ڕۆشنبیریەکی یاساییش لە ناو کۆمەڵگەدا بڵاو کاتەوە. بەڕێزان، خۆشبەختانە کاتێک پرۆژەکەمان خستە ڕوو لە سەرۆکایەتی پەرلەمان و دیوانی پەرلەمانی کوردستان و ڕاوێژکارانی پەرلەمان و سەنتەری توێژینەوەی پەرلەمان و تەواوی فەرمانبەران بەدەنگمانەوە هاتن.